چی کوونە بەبوو هەیلا ئەوەمان نەچوە بۆ آخر مستر جان والله لەبەر خاتری ئەوە کوونە بەبووم دروست کردو ئەم سنفە خۆی ئیلهامت ئات مەسەلەی تەندروستی خۆتان ئەزانن کە ئینسانە چێتە تەمەنەوە تۆزێ داکەوێ بەڵام من هەتا خەڵک باش بێ منیش باشم یعنی تەندروستی من بەباشی ئەو خەڵکەوەیە یعنی ئەتوانم بڵێم ئەوانە دەوا و دەرمانی منن چەند بەختەوەر بن چەند دڵیان خۆش بێ منیش دڵم پیان خۆشە بێ و بەختەوەرە بم جا بە چوارینەیەکی بچوو ئەگەر ڕێی خۆم دەربڕم ئەڵێ دڵم خۆشە بەو خەڵکە ئەو خەڵکە بۆ من کەڵکە ئەگەر لیاندا بڕێم ژیان لای من بێکەڵکە لەوە زیاتر هیچم پێ نییە ئیشەڵا ئێوەش مۆفەقە بن سەرکەوتوو بن لە کار و کردەوەتانە سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیەتان هیوای بەختەوەری بۆ هەموو لایەگە خوازم کاسەی هەموو ماڵێ پڕ بێ ئاشتی بەرکەماڵ بێ بەیانیان زوو هەڵەسەم هەموو ڕۆژێکی چکە ئەچم بۆ دوکان من تەمەنی ئەتوانم بڵێم تەمەنی مادیم نەماوە بەڵام بینینم هەتا دو هەناسە بەو خەڵکەوە بەندە هەموو ڕۆژەکە ئەچم بۆ دوکان خەڵکانێکی زۆر پێشوازیم لێەکەن سەردانمەکەن وێنم لەگەڵا هەگرن ڕێزم لێ ئەگرن منیش بە هەمان شێوە ڕێزیان لێگرم باوەشیان بۆ ئەەکەمەوە دڵم پیان خۆشە دڵیان بە من خۆشە ژیانی شەربریتێ لەوە کە ئێمە ڕەزامەندی یەکتر بین دڵ بە یەکتری خۆش بکەین ڕێز لە یەکتری بگرین هیوادارم لەو ئاستا بم کە ئەو خەڵکە منی پەسەند کردووە ئەوانش لای من پەسەندن جێگەی ڕێزن دڵ و دەرونی منن هیوان بەختەوەریە بۆ هەموو لایەک سپاسیش بۆ ئێوەی بەڕێز بەڵێ خۆتان ئەزان هەموو شتێ سەردەمی خۆی هەیە بەرنامی بەرنامەش یەکێک بوو لەو بەرنامانەی کە لە کاتی خۆیە وتراویچەکە بەندی کوردی هەیە ئەڵێکنەر و ماس بۆ هەی خۆی ئەو کاتێک کە بەرنامەی بەرنامە دەستی پێکرد و نواندنی کرد و پێشکەشی کرد کاتی خۆی بوو بەڵام ئێستا بەڕای من ئەو هەر کەسیش ئازادە بەشدارە بێ یا بەشدار نابێت بەڕای من ئەبێ بۆشتی باشتر بگەڕێی لەوە ئەنجا پێشکەشیکەی خەڵکانێکی زۆر چاوەڕێوەکەن کەشتی باشتر بکەین کە منش خۆم لە خۆم ڕا نەبینم شتی باشتر بکەم دانیشم باشترە بۆی خەڵکم لێ زویر نەبێت سپاسانەکەم.